من پێم خۆشە بە سەریعی جیاوازی بکەم لە بینی دوو چەمکە کە زۆر جار تێکەڵەکرێ کە لە حەقیقەتدا دوو چەمکن زۆر جیاوازن. چەمکێکەیە پێوتێت چەمکی نەسر واتە سەرکەوتن، چەمکێکەیە پێوتێت چەمکی فەوز واتە بردنەوە. دووشتن لە دینی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا دوو چەمکی جیاوازن. نەسر سەرکەوتن بریتیە لەوەی کە ظەفەر بەسەر دوژمنە، بەدەستهێنانی قووەت، دەسەڵات، تەمکین، هەریشێک لەمانە. رب العالمین سبحانه وتعالى پێش هەموو شتێک کافر ئەگەر بێت و قەزیە ئەوە بێت کە ئەڵڵا سبحانه وتعالى بێ کافر شکست پێبێنێ، مسلمانی پێویست نییە، تاشی مسلمانی پێویست نییە بە عەمەل بیکات. وەلەو شاء الله لانتصر منهم. ئەگەر ئەڵڵا سبحانه وتعالى بیەوێت سەرکەوتن تۆمار بکات بەسەر کافرە خۆی کات، بەڵام نە، ولكن ليبلو بعضكم ببعض. صراع و ڕوبەڕووبوونەوە کە باسی نەسڕەکرێ عادەتەن باسی سەرکەوتن نەکرێت، باسی بەرابربوونەوە و ڕوبەڕووبوونەوە ئەکرێت لە بینی دوو صنفە. ئەڵڵا سبحانه وتعالى فەرمێنە بەڵام صراع و ڕوبەڕووبوونەوە لە بینی مسلمانە بۆ ئیمتحانە، بۆ ئیبتیلایە. شتێشکەیە مەفهومێشکە لە شەرعی ئەڵڵادا پێوتێ مەفهومی فەوز، چەمکی بردنەوە. چەمکی بردنەوە لە دینی ئەڵڵا سبحانه وتعالى پەیوەندی بە ظەفەرەوە نییە، پەیوەندی بە سەرکەوتنەوە نییە لە حەقیقەتدا. پەیوەندی بەوە هەیە کە چەندە ئینسان ئیستیجابەی بۆ ئەمری ئەڵڵا کردو سبحانه وتعالى لەگەڵ وەڵامدانەوەی فەرمانەکانی ئەڵڵا تا ئەو دەقەی گیانی دەرچووە بەو شێوەیە ڕۆیشتووە، پێوتە بردنەوە. بە چاوپۆشین لەوەی کە لە ژیاندا چی بەسەردا هاتووە. یعنی ئێمە نمونەیەکی قورئانیمان هەیە، ئەڵڵا سبحانه وتعالى سوورەتێکی دابەزاندووە، سوورەی بروج وانە والسماء ذات البروج واليوم الموعود وشاهد ومشهود قتل أصحاب الأخدود. ئەگەر بین سەیری ئەم واقعە بکەیت، مەجموعەیە خەڵکن پێیانوتێ ئەصحابی ئوخدود. ئەصحابی ئوخدود یعنی خەڵکانێک هاتوون چاڵیان هەڵکەندووە بۆ مسلمانان و ئیمانداران. چاڵی گەورە گەورە، تەسویرێک نییە ڕەسمی بگرێ، کامێرەیەک نییە پیشانی بدات، بزانە چەندە قورسە پۆل خەڵک بێنیت هەڵێتە ناو ئاگرەوانێ بە چواردەوریشا کافرەکان دانیشتن پێکەن، قاقا لێ ئەدەن، ئەمانیش بەس ناڕەحەتی و فرانێنە ناو ئاگرەوانێ کە ئیتر قورسترین عەزابە بۆ ئینسان. ئەڵڵا سبحانه وتعالى فەرمێت إذ هم عليها قعود وهم على ما يفعلون بالمؤمنين شهود. پاڵیان لێ داوەتە و دانیشتون بە ئیساحەتی خۆیان، چاو ئەبرنە مسلمان و قاقا لێ دەن و فرانی نادۆزە ئاگرەکەوانی کە خۆیان دروستیان کردووە. هیچ تاوانێکیشیان نییە. وما نقموا منهم إلا يؤمنوا بالله العزيز الذي له ملك السماوات والأرض والله على كل شيء شهيد. إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات ثم لم يتوبوا فلهم عذاب جهنم ولهم عذاب الحريق. إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات تجري من تحت الأنهار ذلك الفوز الكبير. أو إيمان داراني كإيمان دار بون عملي صالحيان كردبو أنجا أوانا بهشتيان بيدري ذلك الفوز الكبير. بردنەوەی گەورە ئەڵڵا سبحانه وتعالى فەرمێت ئەمەیە، بردنەوەی گەورە ئەفەرمون ئەمەیە. خەڵک هەبووە مناڵەکەی بە باوەشەوە بە قاچی ژێڕاوەتەوە نەچێت لە حەدیثەکە ئەفەرمێت قسەی کرد فەرمی دایکە بڕۆ خۆ دەڵە ناویوانێ لەبەر تاو مناڵەکەی ناچوو ناو ئاگرەکەەوە، ئیبا یە کرد و خۆی ڕاپسکاند، مناڵەکەی هانێدا بڕۆ، چونکە شتێکی کە هەیە مقیاسیچکەیە پێوەریچکە هەیە. کەی ئەم دوو پێوەرە ئەبنە کێشە دروزەکەن؟ ئەو کاتەی کە ئینسان دنیا بووە سەنتەر لە لای، پێوەری دنیاوی بووە سەنتەر. سەحابەیەکی پێغەمبەری خوامان هەیە سەڵات و سەلامی ئەڵڵای لەسەر بێت، ناوی حەرامی کوڕی میلحانە، خاڵی ئەنەسی کوڕی مالیکە. لە حادیثەی بیری مەعونەیە کە حافظ قورئان بوون، خەریج و ئەمانە زانی مەجموعەیەک بوون، قورئانیان لەبەر بوو، عالم بوون، خەڵکیان فێرە کرد، لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە کەسابەتیان نەکرد، پارەکەی کە هێنایانەوە ئەیاندا بە خێر و ئەیاندا بە ئەهلی سوفە، کەواتە سەفوەی ناو سەحابە بوون. هەروانە بۆ حادیثی بیری مەعونە سەفوەی سەحابە بوون، هەڵبژارداوەکان پاڵفتەکان هەمویان شەهید دەبن. یەکێک لەوانەیە کە شەهید دەبێ کە دوای داوا لە ئەڵڵا ئەکەن لە کاتیانە خەبەرەکان بۆ پێغەمبەری خوا بگوێزێتەوە، یا رب العالمین خەبەرمان بدەرەوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. حەرامی کوڕی میلحان خاڵی ئەنەسی کوڕی مالیک بووە، ئەفەرمێت کە تیرەکە دای ڕمەکان کرد بە پشتیان لە سنگەوە دەرپەڕی، خوێنەکەی ئەداوە لە دەموچاوی فەرموو فوست وەڕەبی الکەعبە، بە پەروەردگاری کەعبە بردمەوە.
فوز أويت الثابت بي لسرويك الله أيبت بغض النظر لسروي النتيجة كبشوي قيشتوا الله سبحانه وتعالى لجنج أحد أفرمي ولا تهينوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين وباور دارا نتوشي ساربونه كزيبا نخفتش بكون وأنتم الأعلون إن كنتم مؤمنين با لظاهر دا لدنيا داش كستاني نابد أجر إيمانك تانو ديم دار الراستقين وثابت لسدي أنتم الأعلون إن كنتم مؤمنين إن يمسسكم قرح فقد مس القوم قرح مثله خبرا باش شر حد ما بناك يستا ليستادا شكو جنجي حطوبه بمعنى هيك أما إسا حضر الرداء لا حدا هو إيمان دارا إن يمسسكم قرح فقد مس القوم قرح مثله توشي تكشكان نار حتيبون خوهري واني جوان وتلك الأيام نداولها بين الناس أو خلقش همي توشي ونار حتيبوا توشي عزيز بوا توشي كشتار بوا توشي نبوني بوا إتر مسلمان شو مسلمان شو كافر همي بوظة فريدة سكوتوا وتلك الأيام نداولها بين الناس روج يجرين لبرتشاي خلشية وليعلم الله الذين آمنوا ويتخذ منكم شهداء والله لا يحب الظالمين تاوكو الله سبحانه وتعالى إيمان داران بيشان بداد شهيدان تيعال بجيني دڵ نیاز من خواستم کاری خۆش ناوێ پێتان وابێ خوا خۆشیە بۆیە سەریەخە هەدەفەمە نییە وانە وليمحص الله الذين آمنوا ويمحق الكافرين خاڵش کە ژۆیە کە ئیمانداران تەمحیسەکات وردە زۆر جار ئەوانەی کارون باشترینەکانن ئەوانەی سەرکەوتنیان دەزەکەوێت دەکۆنە بەرەی ابتیلا کۆ موسیبەتە جاری وایە سەرکەوتن ئەزانن عەبدوڕەحمانی کوڕی عەوف مژدەدراو بۆ بە بەهەشت تەمەنای بە مصعبی کوڕی عومەیرە کرد کە لە جەنگی ئوحودا شەهید بوو کفریان دەست ناکەوت بە تەواوی دایپۆشن دەستی کرد بە گریان خواردنەکەی بۆ نائەخورایی فەرموود ئەوان بۆ خۆیان بەهەشتیان بردو بێ ئێمەش حاڵات بەچێ بگات کە مژدەدراو بۆ بە بەهەشت بۆ چونکە گەیشتۆتە سەردەمی تەمکین سەردەمی دەسەڵات سەردەمی قووەت زۆر جار نەسر ئەبێتەوە بە فیتنە و بە بەڵا هەر بۆیە الله سبحانه وتعالى لە سوورەی صەف باسی صەفەکات إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص وإيمان دار المفروضة يكصف بن كاكت كقتال برامبر دجمنا كان خوا أواني خوا جبت قالوا سورة فرميت يا أيها الذين آمنوا هل أدلكم على تجارة ورن با تجارة بشامدم إيش باب دوزمو بازرقاني بشامدم تنجيكم من عذاب أليم كأمل سزارز قارتنك تؤمنون بالله ونيا ورسوله وتجاهدون في سبيل الله بأموالكم وأنفسكم ذلكم خير لكم إن كنتم تعلمون أو أبو إيو باشا شيتان دسكه يغفر لكم ذنوبكم ويدخلكم جنات تجري من تحت الأنهار ومساكن طيبة في جنات عدن همي بهشتا وانيا ذلك الفوز العظيم فوزي جورا أمية وأخرى زور عجيبة مآياتها تحبونها دسكوتش كشتان دزكوت إيه وحسن ليتي كواته وكأنما مطلوب نية الله سبحانه وتعالى وكأنما حزي إيميا وأخرى تحبونها إيه وحسن ليتي نصر من الله وفتح قريب وبشر المؤمنين سركوتنك لله وفتح شي قولة مش دبدب إيمان دارا تحصيلي حاصل ديته بلام شرط نية أما مطلوب بيت شو جاري وها بما شلة دز أديت بنصر جاري وها شلة دزشيت دزكولة دزشيت جاري وای خەڵکە بۆ لە دوای نەسر ئینحرافی کردووە لە پێش نەسرە لە عقوبە و لە عەزیەت و ناڕەحەتی و ئەمانە سەرکەوتنی بەدەستهێنا ئەگەر بڕۆشتایە لەبەرەوە مەفهومی بردنەوە لای خوا شتێکە مەفهومی نەسر لای خەڵکی شتێکی کەیە سەرکەوتن شتێکی کەیە هەموو ئینسانێک سەرکەوتنی مسلمانی پێخۆشە بەڵام سەرکەوتن بۆچی سێرکە برایانی من ئینسانی ئیماندار هەر عەمەلێک کات لە ژیانیدا هەر عەمەلێکی کات ئەشێت سەرنجامی ئەم کردارەی کە ئیکات ئەم عیبادەتەی کە ئیکات کۆمەڵێک دەستکەوتی کەی دنیاوی هەبێت با ورد بیری لێ بکەنەوانێ تۆچی نوێژەکەیت نوێژ ڕۆژی 5,000 نوێژەکەیت نوێژ بۆچی یەکەیت تعبودە بۆ ئەڵڵا نزیک بوونەوە لە پەروەردگار ئیستیجابەیە وانە ئیقامەی سەڵات ئەم سەڵاتە ئەخلاقیشم جوانەکات کۆمەڵێک لەم سفەتان و تیا دروستەکات باش دواتر خەڵکێک دێ دراساکە دەڵێ ئەم نوێژە کاتەکانی کە هاتووە دراسەیەکی وردەکات کاتەکانی ئەوەندە چاکن بۆ ئینسان ئاوە سوود دەگەیەنێت ئەنجا نازانم سوودی بۆ جەستەی هەیە سوودی ناز ئەچێتە سوژدەوانێ بەلەو بابەتانی کە ئەوتێ نازم بۆ بەتاڵبوونەوەی چی ئەمانە ئەگەر ئەمانە هەمووی سەحیح و حەقیقی بن
ئینسانی ئیمانداران بۆوانە نوێژەکە یا تەعەبودەن و ملکەچی تەعەبودە بۆ ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ڕەزامەندی ئەڵڵایە. ئەمە کە دیێدیان نایەت ئیشی من نییە، کەس ناچی بڵێ نوێژکەم بڵێ لەبەر ڕیاضەیەکەم ئەگەر خودی خۆی باشترین ڕیاضەش بێت، ئەگەر شتی وە هەبێت یان ڕۆژ وەگرێت کە ڕۆژ وەگرێت لەعەلەکم تەتەقون بۆ فێربوونی سنووری ئەڵڵا بۆ ملکەچی بۆچی دوای سێرەکەن لە ڕۆژ وەکو دایت وایە ڕۆژ وەکو نازانم چی وایە ڕۆژ و جۆرەکە لەوە ڕۆژ و هەفتە ماگی کەسێ ڕۆژ بە ڕۆژوو بیت زەهرەکانی جەستەت هەمووی پاگە بێتەوانێت دیوە تۆبێکە و پیشانەدەت خۆخەڵ تو ئینسانی مادەر بۆ نایکە لە حەقیقەتدا ملکەچیە بۆ ئەمری ئەڵڵا دوای ئەوە دێتوانێ ڕوبە ڕووبوونەوەش لە حەقیقەتدا بۆ ئەمرە نەک بۆ نەسڕ بۆ ئەمرە نەک بۆ سەرکەوتن کەواتە ئەو کەسێک کە ملکەچە بە ئەمری ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ئەو کاتە بردوێتەوە کە ثابتە لەسەر ئەمری ئەڵڵا ئەگەر تیاشوو بێتیش لە دنیادا چکۆکو عەرزم کردن ئەشێ بە نەسڕ بەڵا بکەوێتەوە فیتنە بێت جاریان مسلمان سەرەکەوێ غروری گرێت جاریان مسلمان سەرەکەوێت قاچی شۆڕکاتەوە کەس لە دەستی پارێزراو نابێت ئەو نەسرە نەبووایە کە وای کرد فەوتایت هەم دینی پێ ناشرین بوو هەم خۆشت پێ لەدەستچوویت ئەگەر تیا بچوایە بردبیوانێ کێسە دەستکەوتۆ سەرکەوتنی دەستکەوتۆ جاری وای لێدێت تووشی عوجبیەکە تووشی برێکە بۆی پێغەمبەری خوا لە فەتحی مەکەیە کە چوە ناو مەکەوانێ سەری شۆڕ کردبوو لەسەر ئەسپەکەی تا فێریان بکات نەسر فیتنەی هەیە ئەبێ ملکەچ بی بۆ ئەڵڵا چکە جاری وای تووشی گەورەی و عوجب دەکات تووشی کبر دەکات جاری وای تووشی مەعسیەت دەکات کابرا لە سەرکەوتنا سەرەکەوێت ئەکەوێتە مەعسیەتکردن و ئیختیلات و تاوان و هەڵپەرچی و ناڕەحەتی و چێمانە ئەوانەی کە ڕۆیشتن بردیانەوە تۆ پێی بۆی بخاون مەعسیەت لەسەری لەبەرەوە نەسر شتێکە ئەمر شتێکی کەیە ئەگەر ئەڵڵاش بەدوای ئەوە نەسری نارد ئەوە وەبەشیر المؤمنین مەژدە بدە بە ئیمانداران لەبەر ئەوە مەفهومی نەسر ئینسانی ئیمانداران ئیژەکە بوو حتا تەمکین و نەسر لە ئیماندارە مەفروض وانەیە بۆ خودی خۆیەتی تا دەستکەوتی دەستکەوێکو دنیا بۆ ئەوەی ئیحقاقی حەق بکات عادل بگەێنێت دادپەروەری بگەێنێت زوڵم نەبێت چی بێت لە پێناو ئەوەیە کە شەریعەتی ئەڵڵا خێرترین شەریعەتە بچەسبێت لەمە بەدەشتێککە نییە ئەگەر بۆ شخصی خۆتە شخص پێغەمبەری خوا سەلام جواب بێنارد بۆ مەلیکەکان ئەینارد بۆ هێراقل ئەینار بۆ شێ ئەیفەرموو ئەسلیم تەسلم یؤتیک الله ئەجرەکە مەڕەتین مسلمان بە سەلامەت دەبیت مڵکەکەش لێ ناسێنمەوەنی مڵکەکەشی لێ ناسێنەوە گەر مسلمان بوونایە هەر خۆت ئەبی بە پاشا بەسەریانەوەنێ بەس بە مسلمان واتە ئێمە ئیشمان بۆیە بە ئیسلامەتی عەدالەت لەگەڵ ئەو خەڵکەیە بکەیت و ملکەچی خوا بیت ئەسڵ وایە کەواتە مەفهومی نەسر شتێکە مەفهومی فەوز شتێکە چکە فەوز ئەو کەسانی کە قیاسی ئەحداث لەسەر ئەساسی نەسڕەکەن سەرکەوتن بەدەستێنان بەدەستگەنین ئیلا ئەو کەسانە دو حاڵە دوو بەدەر نین یا خەڵکێکە ناقسە لە تێگەیشتنی مەفاهیمی شەرعیدا لە باشترین حاڵەتیە یا خەڵکێکە دنیاویستە و بە دوا دنیای ڕائەکات چکە پێی وایە گەر مەسەلەن مسلمان تیاچوو معنای بۆ معنای لەسەر منهجێکە حەقە بەرامبەر بە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا کەەوەش خوا خۆی زانی نەوعەکەی چۆنە لە تەسلیم بوونە چکە برایە جاری وایە ظەفەر و سەرکەوتن بە خەڵکانێک دێتە دی ئەسڵەن لە قیامەتە ئەشێت هیچ نەسیبیان نەبێت حەدیثێکمانەیە لە موسنەد ئیمامی ئەحمەدە أفرمي إن الله سيؤيد هذا الدين بأقوام لا خلاق له كل مسند إمام أحمد هاتو الله سبحانه وتعالى التأييد وبشجير نصرتي أم أمتا أكاد أم دين أكاد بأقوام بكوم ملك قوم لا خلاق لهم النصيب شأن لقيامته كابراي كاتي جنگي خيبر كهات ومتيان فلان كاس جنگي شي كردو بكاس ناكري مقاتل لك عجيب شرس بيغمبري خوا فرموا من أهل النار دوزخية بو بكيشه كمتابعين كدوا خبرين يا رسول الله خوي كشت بيغمبري خوا فرمي إن الله يؤيد هذا الدين بالرجل الفاجر تأييد دينك جاري يسر كوتنا ده بشخص كي فاجريته لبرو مفهومي نصر نشاني هم مش تقنية بفهم مفهومي فوز نشاني برنوي حقيقي لا إخوة هربويا قياساتي غير المسلمان دائما لسر أساسية لجنجي وحدك كتايب هنا كسورة آل عمران بيويس دكار لسر هم إيمان دارك بجي لقل آيات كانية وكو سيد رحمه الله فرميت قرآن لجوي قرآن تيجيت لو جواني كديت بيشواني لدواء إحداث كان الله سبحانه وتعالى فرميت كباسي منافقين كات أفرميت ما أصابكم يوم التقى الجمعان فبإذن الله وليعلم المؤمنين وليعلم الذين نافقوا تا أهل نفاقش بدور وكان دياربا وقيل لهم تعالوا قاتلوا في سبيل الله أو يدفعوا تا آخر ونيا الذين قالوا لإخوانهم وقعدوا لو أطاعونا ما قتلوا دان يشتبون يعني والله قال بقسيم يا بدانا كجرا
چونکە مەقایس لای خەڵکەوەیە ماوە یانە ماوە سەیرکە الله چۆن ڕاستیەکە فەرمێ قل فادروا عن أنفسكم الموت إن كنتم صادقين دەیەگەر ڕاستەکە نێو مەمرن الفرق چییە؟ هەرام لەنتیجە نییە قل فادروا عن أنفسكم الموت إن كنتم صادقين ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أموات بل أحياء عند ربهم يرزقون فرحين بما آتاهم الله من فضله ويستبشرون بالذين لم يلحقوا بهم من خلفهم ألا خوف عليهم ولا هم يحزنون وخيالنا كانوا كساني لبناء الله يمردون باب الكجراء والمردون بل أحياء زندو حقيقي أمانا عند ربهم يرزقون لا الله سبحانه وتعالى الروزي أدرين فرحين بما آتاهم الله من فضله ئێمە چوزانین ئەنجامی ئەوەی کەوتومانەتەوە لە دەرس و دەور و ئەمانە نابێت بە بؤس لە بۆیمان لە قیامەت پێم ناوەتێ بڵێن بەل قلت ليقال عالم ئەو بۆیە وا دەوت بۆی بڵێن زانیت وترایە نەوتە بەرەوەڵا وتاڵێ ماشەڵڵا زۆر شارەزایە دەبڕ بۆ خۆت دەستکەوتی خۆت دەستکەوت حەبیس بەزەوای پێ ناڵێن فرحين بما آتاهم الله من فضله ويستبشرون بالذين لم يلحقوا بهم من خلفهم ألا خوف عليهم ولا هم يحزنون مژدە ئەدەن بۆوانەی کە ئێستا وەکو ئانیان بەسەر ناتوە فەرمێن نەترسن خەفەت نەخۆن بابە بردنەوەی حەقیقی ئەوەیە کەواتە برایانی خۆم مەفهومی نەسر شتێکە مەفهومی فەوز شتێکیکەیە لە قورئاندا ئێمە مطالبین بۆ فەوز بگەڕین هەموو شتەکانەوەی کە الله سبحانه وتعالى ناویناوە بە فەوز ئیژینا نەسر ئاسانە خوای گەورە بیدات وانە ئن ينصركم الله فلا غالب لكم وإن يخذلكم فمن ذا الذي ينصركم من بعده ئەگەر الله سەرتان بخات هێز نییە بتانشکێنێ ئەگەر خذلانیشی دان و نەهێش سەرکەون هێز نییە سەرتان بخات هێز نییە بتوانێت سەرتان بخات سەرکەوتنە فەرمێ لای منە وەکو سەید ڕەحیمەهوڵڵا فەرمێت نەسر بۆ ئیماندار بەسەر سەریەوێتی ئەسوورێتەوە بە ئاسمانە چاوەڕێی ئەمرێکە بڵێ کون فەیەکون ئیتر بغەض النەظر لەسەر ئەسباب ئەشێ بە بایەک بیکات وەکو ئەحزاب ئەشێ بە مەلایکەت بینێرێت ئەشێ بە خەوف و ڕوعب بینێرێت ئەشێ بە هەر شتێک بینێرێت من حەقم نییە بەس ئینسانی ئیماندارن لە ئەمرایە بۆ فەوز بۆ لای خوا لە هەموو حاڵەتی ژیانیە نەسر دێیان نایەت نحبها ئیماندار پێی خۆشە بەس بۆ خۆی نا چونکە گەر بۆ خۆی بێ موسیبەتە تاوەکو خۆی بێتە خاوەندە سەڵات و سوڵتە شان بەسەر خەڵکا لێ بدات ئاخر خەڵکمان هەیە کە ئیماندارە بێتە خاوەندە سەڵات و سوڵتە ئیتر وازانێ کەس نییە خۆی نەبێت دەبێتە فیرعەون نەحساب بۆ فەقیرەکە نەعەفو ئەزانە لێ بوردەی ئەزانە چێت کاتێکا پێغەمبەری خوا نەبووە چۆنەتە ناو مەکەوانێ چەند ساڵە نزیکی 300 ساڵە ئاوارەیان کردووە ئاویش بیکوژن دەربەدەریان کردو ماڵیان داژیر کردووە سەحابەیان عەزێت داوە چیان عەزێت داوە کە دوای چوە دەسەڵات فەرمووی چیتان پێکەم ئیذهبوا فأنتم طلقاء ئەوە ئازادم کردن بە بچن ڕێگوتەی خۆتان بدۆزنەوە لەبەر برایانی خۆم نەسر جیایە فەوزیابێ مەفهومانە ڕاستکەینەوە لە خۆماندا ئەو کاتە ملکەچی حەقیقی بۆ خوا دروست دەبێت ئەو کاتە تێگەن کە ئەم دینە دینی ئینسانیەتە دێت خەڵک ڕزگار دەکات بۆ ڕزگاربوونی قیامەت نەک بۆ دەستکەوتی دنیاوی و بۆ ناسیبی دنیاوی کەواتە هەوڵڵین بۆ فەوز بۆ بردنەوە لە عیباداتە لە خواپەرستیە لە خواناسیە نەک بۆ ناساندن و خۆ دەرخستن و دەستکەوت چکە هەموو شتێکە دەستکەوت و دەرکەوتنی تایە و نهێنیشی تایە کە خوای گەورەشی ئەداتوانێ ئەکرێ حەج بکەی بڵێن حەجی کردو 50 حەجی کردو ئەمە منفقە ئەمە ئازایە ئەمەیان عالمە ئەمە زۆر نوێشکەرە چییە ئەمانە دەستەکەوێت لە دنیادا هیچ نی نەمانە ئەشێ دۆکو دنیاش مەنسەبیشی پێی دەستکەوێت شتێکی دەستکەوێت بەڵام ئەو گرنگ نییە تاوەکوی لای خوا نەبێت فەوزی گەورە ئەوەیە کە لای الله سبحانه وتعالى براوە بین تەمەناکەم لە رب العالمین بەڕەحمی خۆی ڕەحممان پێ بکات بمان کاتە ئەهلی فەوز ئەوەی کە براوی کە لە مژدەمان پێ بدات و لەو کەسانە بین کە پێمان بڵێ برتانەوانێ و لا خوف عليكم ولا أنتم تحزنون نبترسن نخفتيش بخون الله برحمك ورحمة في بكات نصرت بدا بمسلمانانيش نصرتك بيت معي زيادة المركز بني أبو الله قرانو بو دينكي وبرد باكردني عدالتك و نهشتني ظلم مستمع كسر تاسري زوي استا امرو قرتو بو غني كردو سر زوي تارو بردو اجلو زندو رقو بحيا زرد بابلي مردو هر هموي هاورتي لدس استمو ظلمي ك لم سر زوي داكري بدسي همون عقلك كانوانه الله سبحانه وتعالى رحمكات عدالتك ودات بلوتيش خوي بنيرتوانه كأو خلق أو بشرية أو إنسانية أجل ودار وبردهم يرزقك له مستميك أو تاريكاي كسر زوي لا يكردوا خوي يقول لي ما خوش بيتو وآخذ نحن الله العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.